ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفور لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێ هاتینەوە لاتان بەو هیواین کاتێکی سوودبەخشمان هەبێ بۆتان. سەرەتا پاکێژمانە بێت لەسەر کۆبوونەوەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زنجیرەیەک کۆبوونەوەی چ لە کۆنفرانسی میونشن و هەروەها لە ئیتالیا لەگەڵ پاپای ڤاتیکان ئەنجامدا. لەو بارەیەوە پاکێجمانە بێ زانیاری دروستان پێین و وتەیەکیشمانە بێ وتەکانی بەشێکیش لە وتەکانی مەسرور بارزانیتان بۆ دەگوێزینەوە. جگەل لەوە تەوەری سەرەکی ئەمڕۆی بەرنامەکەمان باز لەو سیمپۆزیۆمە گرنگە دەکەین کە کوردستان 24 سپۆنسەری میدیایی کردووە. سۆڤان سیمپۆزیۆمەکە تایبەتە بە شێرپەنجە. بەڵێ سیمپۆزیۆمێکە کە دەکرێت ناوی پردێکی پەیوەندی لێ بنرێت لە نێوان زانست و هەروەها توێژینەوەکان و پزیشکان و نەخۆشان کە پێکەوە بەو پردەیە بتوانن ئەو پردەکە دروستی ئەەکەن زیاترین خزمەت بەو کەسانە بگەێنێت کە توشبووی نەخۆشی شێرپەنجن و بێگومان سیمپۆزیۆمەکە لەلایەن کوردستان 24ەوە سپۆنسەری میدیایی بۆ کراوە. لەناو بابەتەکە زیاتر دەچینە باسی ئەو سیمپۆزیۆمە و چۆنێتی و میوانیشمان سەبارەت بەوە هەر دەبێت و زیاتر باسی لەوە دەکەین. سۆڤان کورتێک لە هەواڵەکان ماڵێ. ئەمڕۆ مەسرور بارزانی لەگەڵ پاپای ڤاتیکان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پاپا فرانسیس پاپای ڤاتیکان کۆ دەبێتەوە. لا کۆبوونەوەی نێوان مەسرور بارزانی و پاپای فرانسیسدا پرسی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و هەماهەنگی و پێکەوە ژیانی ئاینەکان تاوتوێ دەکرێت. لەلایەن خۆشیانەوە بەرپرسانی باڵای ڤاتیکان پشتیوانیەکانیان بۆ هەرێمی کوردستان دووپات دەکەنەوە. مەسرور بارزانی ڕایدەگەیەنێت گەورەترین کێشەی هەمووان داعشە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ میدیاکانی ئیتالیا سوپاسی پشتیوانەکانی ئیتالیای بۆ هەرێمی کوردستان کرد و ڕایگەیاند ئیتالیا بە دۆستی خۆمان دەزانی. ڕایشیگەیاند گەورەترین کێشەی هەمووان داعشە و تا ئێستا چارەسەر نەکراوە. مەسرور بارزانی داوای بەردەوامی هاوکاری هاوپەیمانانی بۆ مەشقو ڕاهێنان بەهێزی پێشمەرگا کرد. محەممەد عەلاوی ڕایگەاند ئەگەر حکوومەتەکەی شکست بهێنێت سیستەمی سیاسی لەناو دەچێت. محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێردراو بۆ پێکێنانی حکوومەتی عێراق ڕایگەاند لە ئەگەری شکستێنانی کابینەی حکوومەت سیستەمی سیاسی لە عێراق بە تەواو هەڵدەوەشێتەوە. ڕاشیگەاند هەر لەگەڵ شکستێنانی حکوومەتی نوێ دەرگا بەڕووی دەستوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆی وڵات دەکرێتەوە. لە هێرشێکی داعش بۆ سەر گوندێکی کوردنشین لە ڕۆژاوای کەرکووک لە 4 هاوڵاتی شەهید بوون و 3 دیکەش بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەاند لە هێرشێکی چەکدارانی داعش بۆ سەرگوندی چەخماخەی سەر بە شارچکەی دووبس لە ڕۆژاوای کەرکووک 4 هاوڵاتی شەهید بوون و 3 دیکەش بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەاند دوای گەیشتنی هێزێکی ئەمنی چەکدارانی داعش بە ئاراستەی حەویجە هەڵات. حکوومەتی عێراق سەروەت و سامانی 84 کەس و دامەزراوەی بلۆک کرد. ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە حکوومەتی عێراق بە تۆمەتی پەیوەندیان بە تیرۆر و هاوکاریکردنیان سامان و دارایی 84 کەس و دامەزراوەی بلۆک کرد. سەرچاوەکانی هەواڵ ئاماژەیان بەوەش کردووە ئەم بڕیارەی حکوومەتی عێراق بە هۆکاری پارەدارکردنی تیرۆر گەیەندراوەتەوە لەسەر داوای ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەت. تورکیا جەخت لە بەردەوامی ناردنی هێزی سەربازی بۆ ئیدلیب دەکات. ئیبراهیم کاڵن گوتەبێژی سەرۆکایەتی تورکیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند گفتوگۆکانیان لەبارەی ئیدلیب لاگەڵ رووسیا بەردەوام دەبێت. ڕاشیگەاند خاڵەکانی چاودێری لە ئیدلیب وەک خۆیان دەمێنێنەوە. گوتەبێژی سەرۆکایەتی تورکیا ئاماژەی بەوەش کردووە ناردنی هێزی سەربازی بۆ ئیدلیب بەردەوام دەبێت و وەڵامی هەر هێرشێکی ڕژێمی سووریا دەدەنەوە. ئەمیش پرتەیەک بوو لە هەواڵەکان کە
بەڵێ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ سەرۆک وەزیران و بەرپرسانی باڵای ئیتالیا کۆبەوە لە چاوپێکەوتنێکیشیدا لەگەڵ میدیاکانی ئەو وڵاتەدا ڕایگەیاند ئیتالیا بە دۆستی خۆمان دەزانین و سپاسی هاوکاریەکانی بۆ هەرێمی کوردستان دەکەین. هاوکات مەسرور بارزانی ئاماژەی بەوەش کرد داعش گەورەترین کێشەی هەمووانە و هێشتا ئەو ڕێکخراوە کۆتایی نەهاتووە. بابێکەوە بەشێک لە چاوپێکەوتنی مەسرور بارزانی لەگەڵ میدیا و پاکێجێکیش لەو بارەیەوە ببینین. Ji Miyonix bo Roma Serokvezîrên Herêma Kurdistanê Mesrûr Barzanî û şanda pêra lê Îtalyayê. Li vir hin hevdîtinan pêk tîne û di kêvanê hevdîtinan da çendîn dezgehên ragihandin û akademiyên siyasî yên İtalya çavpêkeftin digel Serokvezîrên Herêma Kurdistanê pêkînan. Ji wan kenalêrayê Îtalî û di bersiva pirsekê de Mesrûr Barzanî got Kurdistan piştgiriya wan serbazên Îtalî dike yên bu alîkariya hêzên pêşmergeyî li Kurdistanê ne. ئیتالیا یەکێکە لە وڵاتانی جیحەوت وڵاتێکی هاوڕێیە من لێرەم بۆ دەربڕینی سوپاس و پێزانین بۆ حکوومەت و پاپا کە پشتگیری هەرێمەکەم دەکەن. Di demekî da ku beşekê zêde li anên şîe daxwaza derketina hêzên Amerîka û welatên hevpeymanan ji Iraqê dikin. Serokvezîrên Herêma Kurdistanê mana van hêzan borobûna Daişê û perwerdeya serbazî bi hêzên pêşmergeyî bi giring dizane. داوای مانەوەی هێزی نەو دەوڵەتی دەکەن بۆ هاوکاریکردنی هێزی ناوخۆیی؟ بەڵێ داعش گەورەترین کێشەی هەمومانە کە تا ئێستا چارەسەرنە بۆ داوا لە هاوڕێیانمان دەکەین پشتگیریمان بکەن بەردەوام بن لە ڕاهێنانکردن بە پێشمەرگا. داعش تێکشکێنراوە بەڵام لە بنەڕەتەوە کۆتاییە نەهاتووە. Derbarê ew awareyên li Herêma Kurdistanê hatine bicihkirin, Serokvezîran tekeziyê li wê yekê dike ku Herêma Kurdistanê bu alîkarî û destekê bi hemû aliyekî amade ye tawa ku wê demê vedgerneve ser navçeyên xwe. بێگومان ئێمە میوانداری میلیۆنێک و 100,000 پەنابەر دەکەین کە کریستیان و ئێزریشان تێدایە لە هەموو بەشە جیاوازەکانی عێراقەوە هاتوون. خواستی ئێمە ئەوەیە بە سەلامەتی بیان گەڕێنینەوە بۆ ماڵ و شوێنەکانی خۆیان لە کاتی گونجاودا. دەتانەوێت پەیوەندی ئابووری لەگەڵ ئیتالیا بەهێز بکرێت؟ کوردستان هەرێمەکە دەتوانێت بەرهێنانی تێدا بکرێت و زۆر لە کۆمپانیا نەوتەبیانیەکان هاتوونەتە کوردستان. ئیتالیەکانیش دەتوان بێنە کوردستان و پشکنین ئەنجام بدەن لەسەر تاسەری هەرێم. بۆ خردکردنا پەیوەندیên siyasî aborî کۆمەڵایەتی و ئاینی Serokvezîrên Herêma Kurdistanê li Îtalyayê Roma û Vatikan cihên herî giringin ku van pirsan bi xudan biryarên vî welatî ra gengeşe bike. Serdana Mesrûr Barzanî bû Îtalyayê li ser astê medya û akademiyên siyasîyên Îtalyayê jî bê giringî ve hate nerxandin. İtalya endamekê karaya hevpeymaniya nîvdewletiya dijî Daişê ye û 120 rahênerên serbazî li Herêma Kurdistanê hene. Ji Kurdistan 24 İman Derbas. بەڵێ زیاترینی ئەو کۆبوونەوانەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی دەدات زیاتر جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە ژیانی پێکەوە بەڵێ ئەو ئاینانەی کە پێکەوە لە کوردستان پێکەوە دەژین دیارە کوردستان ئەزمونێکی باشی لەو بوارەیە هەیە چونکە لە ناو کوردستانە کۆمەڵە ئاینی و نەتەوەی جیاواز هەن کە هەمویان بە ئاشتەوایی بەمەرجێکە کوردستان ناوچەیەکی هەرێمێکی ئارامە بەڵام لە ناوچەیەکی زۆر پڕ لە ئاڵۆزیە دەژی بۆ تا جێگەیەک یاوەکو لاوکێکی لێ هاتووە بۆ پەنادانی هەموو ئەو ئاین و هەموو ئەو نەتەوانەی کە بەڵێ لە کوردستانە دەژین بە ئەزمونێکی زۆر باشی هەیە کوردستان لەو بوارەدا. ئێستاش با پێکەوە بینەری ئەوە بین بزانین کە لە شار و شارچکەکانی کوردستان کەش و هەوای کوردستانە ڕەنگینەکەمان چۆنە.
ئەمڕۆ هەموو کوردستان بارانە. بە تایبەتی مەهاباد بەفریش بوو لە مەهاباد کەش و هەوا ئەوەی نیشان بدەین کە لە مەهاباد بەفرێکی زۆر دەبارێت و هیوادارین کە ئەم بەفر و بارانە جوانەی کە ئەم ساڵ ڕووی کردوتە کوردستانەکەمان ببێتە هۆکاریەوەی کە بەهارێکی پڕ سەوزایی و سەوزپۆش و گوڵاڵە و بەهارێکی خۆشمان هەبێ بۆ سەیران و گەشت و بەڵێ ئەو دیواربەندانەی کە بەهۆی خۆپشاندانەکانی ئەو دوایەی لوبنان لەسەر شەقامەکان دانراون بوونەتە تابلۆیەکی ڕەنگین کە بە ڕەنگی جیاواز خۆیان دەردەبڕێن و خواستی پیشاندەرانە خۆنیشاندەرانە. لە دوای خۆپشاندانەکان لە بەردەم زۆربەی باڵەخانە حکوومیەکان کۆنکرێت دانراوە بۆ ڕێگرتن لە گەیشتنی خۆپشاندەران بە دامەزراوەکان. دیارە خۆپشاندەرانیش ئەوەیان پۆستۆتەوە کە وەکو دیوارێکی ڕەنگین کاریان لەسەر کردو و لەسەری ئەو وێنەشتیان هەمیشە خۆپشاندانەکان زۆرجار گرژی لەیەکەوێتەوە یاخود تونڕەوی یان گرژی ئەو بارودۆخە دەرونیە گرژەی کە خۆپشاندەرانی تایە و ئاکات کە هەندێک کار بکەن کە زەرر بە ژینگە بگەێنێ یاخود بە شەقامەکان بە وڵاتەکە بگەێنێ بەڵام دیارە ئەمە بە پێچوانەوە ئەو دیواربەندە بە شێوەیەکی دیکە دروستکراوە بە چەند شێوازێک ئەوەی کە ئەیانەوێت دەری بڕن یاخود پیشانی بن. بەڵێ دیارە بەو شێوەیە هەست و خواستەکانی خۆیان بە وێنەکێشان لەسەر دیوارەکان نەخشاندووە پێکەوە پاکێجێک لەو بارەوە دەبینی. دیوارە کۆنکرێتیەکان هەستێکی ناخۆشیان لە لای خەڵکی شاری بەیروتی پایتەختی لوبنان دروست کردووە. ئەو کۆنکرێتانە لە گۆڕەپان و شەقام و گەلێک شوێن دانراون کە پێشتر دڵی ژیانی ئەو شارە بوون. کۆنکرێتەکان بە هۆی کاری هونەرمەندان ئێستا وەک تابلۆیەکی هونەری خۆیان نیشان دەدەن. منیش هاتمە سەر شەقامەکان. وێنە دەکێشم دەمەوێت بیرۆکەکانم دەرببڕم بەو هیوایی ئەو کارم کاریگەری لەسەر خەڵک بکات کە لە شەقامەکان تێدەپەڕن بێتە هاوشێوەی گفتوگۆیەکی هونەری لەگەڵ ئەوان بۆ ئەوەی بەبیریان بێتەوە کە بۆچی شۆڕشمان کردووە و بۆچی هاتوونەتە سەر شەقام. ناوەڕاستی بەیروت وەک ناوچەیەکی ئەمنی لێ هاتووە. ژمارەیەکی زۆر پۆلیس و سەربازی لێبڵاو بۆتەوە. چەندین دیواربەندی کۆنکرێتی و خاڵی پشکنین دانراون. ڕێکارە ئەمنیەکان ڕێگر بووە لە گەیشتنی خۆپیشاندەران بەو ناوچەیە کە بارەگای پەرلەمانی ئەو وڵاتەی لێیە. ڕوولا دەیەوێت بە وێنەکانی هۆکارەکانی خۆپیشاندانەکە بەبیر خەڵک بێنێتەوە. هەرکە بینیم ژمارەی کۆنکرێتیەکانیان زیاد کرد ڕێگەکانی بەردەم خۆپیشاندەرانیان زیاد کرد جوڵەی خۆپیشاندەرانیان بەرتەسک کردەوە هەستم کرد کە دەبێت ئەوە دەربڕم کە ئەگەر ئێمە بەهێز و یەکگرتوو بین و بەردەوام بین هێزی ئێمە لە هێزی دیوارەکانی ئەوان زیاتر دەبێت نەک هەر ئەو دیوارە کۆنکرێتیانە دەشکێنێ بەڵکو ئەو دیوارانش کە بۆ داپۆشینی ئێمە دروستیان کردووە. بیرۆکەکەم لەوەوە بۆ هات بۆیە ناومنا تێدەپەڕین کە هێز و هیوا بۆ خەڵکە بدەم کە دەیانەوێت بچنە ناو ئەو گۆڕەپانانەی لێمان داخراون و مڵکی ئێمەن. خۆپیشاندانەکان لە سەرتاسەری لوبنان لە دوای هاوینێکی پڕ نائومێدی لە بارودۆخی ئابووری پاشەکشەک کردو بودجەیەکی جێگەی ناڕازی. خۆپیشاندانەکان بەهۆی زیادکردنی باجی زیاتر لەسەر خەڵک سەری هەڵدا. دواتر پەلی هاویش بۆ کۆتایی هێنان بە تەواوی بژاردە سیاسیە حکومڕانیەکەی ئەو وڵاتە. دەسەڵاتداران یەسای لوبنان لە دوای کۆتایی شەڕی ناوخۆیی ئەو وڵاتە لە ساڵی 1975 هەتا 1990 هاتوونەتە سەر کورسی دەسەڵات. هەندێک لەوانیش فیگەری سەرەکی شەڕەکە بوون. ئێستا لوبنان یەکێکە لە دەوڵەتە هەرە قەرزدارەکانی جیهان کە قەرزەکانی 150 جار زیاترە لە کۆی داهاتی وڵاتەکە. پەیامی هەر داواکاریەک جا ئاشتیانە بێت بە تایبەت لە خۆپشاندانەکاندا ئەگەر بەو شێوازە بێت بێگومان ئەبێتە جێی سەرنجی
میدیاکان و ئەو کەسانش کە داواکاریەکانیان ڕوبەڕوەکرێتەوە. بەڵێ دوو ئافرەتی سعودی پەنجەوانەیەک بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دروست دەکەن. دوو ئافرەتی سعودی پەنجەوانەیەکی تایبەت بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان دروست دەکەن. پەنجەوانەکە کاری وەرگێڕان بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتان ناکات کە ناتوانن قسە بکەن لە دەوروبەریان تێبگەن. پەنجەوانەکە بە شێوەیەک دروست کراوە بەکارهێنەرانی دەتوانن لە قوتابخانە و لە کاتی دەوام بەکاری بهێنن. ئێستا پەنجەوانەکە بە 30 زمانی جیاواز و 180 ئاماژە بەردەستە. پێم بێت لەسەر پاکێجێکمان ئامادەیە کە پێکەوە بینەرێت. ئەدەل ئەیوبی و عادل هێل بێکەوە پەنجەوانەیەکیان داهێناوە کە ئاماژەکانی زمانی ئاماژە دەکاتە ئاماژەی دەنجی. بەلەدەستکردنی پەنجەوانەکە ژیانی ئەو خاوەن پێداویستە تایبەتانەی کە بە زمانی ئاماژە گفتوگۆ دەکەن ئاسانتر دەبێت. ئەوان بەو داهێنانە دەتوانن بەبێ سوود وەرگرتن لە وەرجێڕ و بەکارهێنانی کاغەز و قەڵەم لەگەڵ ئەوانی دیکە قسە بکەن. ئەوە خەونێکی هەدێل ئەیوبی ژنە سعودی بووە کە دەنجی ئەوانە بگوازێتەوە کە ناتوانن قسە بکەن. پەنجەوانەکە بە شێوەیەک دروست کراوە لەگەڵ کاروبای ڕۆژانە دێتەوە. بەکارهێنەرانی دەتوانن لە قوتابخانە و لە کاتی داواکردنی قاوەیەک و پڕینەوە لە خاڵەکانی پشکنین و فڕۆکەخانەی سوودی لێوەربگرن. هەدەل ئەیوبی لەبارەی داهێنانەکەیەوە پێی وایە تەنیا 2% خاوەن پێداویستی تایبەتەکان ئێستا دەتوانن سوود لەو داهێنانە وەربگرن. دەمانەوێت ئەو ڕێژەیە زۆر زیاتر بەرز بکەینەوە. ئامێرەکە کە ئێستا بە 30 زمانی جیاواز کە 180 ئاماژە بەردەستە تایبەتمەندیەکانی بەکارهێنەرەکان لەبەر چاوگیراوە. جاچە ئەگەر ژن پیاو یاخود منداڵ بن هەر بۆیەش هەر بەکارهێنەرێک دەتوانێت بە شێوەی خۆی ڕێکت بخات. پەنجەوانەکە لە ڕێگەی وێنەکێشانی ئاماژەکە لە هەوادا ناوی ئاماژەکە لەسەر ئەپێک دەنووسێت و لە دوای داگرتنی دوگمەی ناو ئەپەکە دەنگی ئاماژەکە دەردەبڕێت. پەنجەوانەکە لە ڕێگەی وێنەکێشانی ئاماژەکە لە هەوادا ناوی ئاماژەکە لەسەر ئەپێک دەنووسێ و لە دوای داگرتنی دوگمەی ناو ئەپەکە دەنجی ئاماژەکە دەردەبڕێ. هوت فیلشمان کە سەرۆکی کۆمپانیاکەی لە بواری تەکنۆلۆژیا کار دەکە پێی وایە ئێستا ئاراستەکانی دابینکردنی پێداویستی خاوەن پێداویستی تایبەتەکان لە بواری تەکنۆلۆژیا زیاتر کردووە بەتایبەت لە بواری دابینکردنی پێداویستی پزیشکیەکانیان. ئەگەر باس لە بەکارهێنەرانی زمانی ئاماژە بکەین ئامێرە تەکنۆلۆژیەکانی تایبەت بەوان کەم دروستکراون چونکە ڕێژەی ئەوان بە ژمارە زۆر کەمە بە بەراورد بە بەکارهێنەرانی دیکە. ئەو داهێنانەی ئێمەش بەکارهێنانی تەکنۆلۆژیا کراوە. ئەوە خۆشی ڕکابەرێکی گەورەیە چونکە هەلی دابینکردنی سەرمایە بۆ داهێنانی ئەو جۆرە تەکنۆلۆژیایانە زۆر کەمە. ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاشکرای کردووە کە ئەو خاوەن پێداویستی تایبەتانەی پێویستیان بە ئامێر و کەرەستەیە لە کورسی جوڵا و هەتا ئامێرە تەکنۆلۆژیەکان دەبێت بەو باشتر گوزاراندنی ژیان تا ساڵی 2050 دەگاتە نزیکەی ملیارێک کەس. بەپێی توێژینەوە زانستیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجە لە جیهاندا بە خێرایی زیاد دەکات. ساڵانە نزیکەی 6,000 حاڵەتی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. هاوکات لە عێراق ڕێژەکە گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار و ساڵانە 25,000 حاڵەتی توشبوون بە شێرپەنجە تۆمار دەکرێت. ئاستەنگ و ئاریشەی زۆر بۆ ئەنجامدانی توێژینەوە لەبارەی نەخۆشی شێرپەنجە لە عێراق هەن و ڕێکخراوی تەندروستی جیهانیش هۆشداری لەبارەی زیادبوونی ڕێژەی توشبووان بە نەخۆشی شێرپەنجە دەدات بۆ ئەم مەبەستە بە بەشداری 45 میوانی بیانی و 30 میوانی تایبەت و 500 ئەکادمی و بە سپۆنسەری میدیایی کوردستان 24 سیمپۆزیۆمی نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەولێر بەڕێوە دەچێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە و ناوەڕۆکی سیمپۆزیۆمەکە میوانداری دکتۆر کارزان حەمەد بەڕێوەبەری سەرتەری توێژینەوەی زانستی لە زانکۆی سەلاحەدین نەگری بفەرمێت. ڕۆژ باش دکتۆر بەخێر بیت. بەخێر هاتی دکتۆر. ڕۆژ باش دکتۆر ڕۆژێکی پڕوزە تەندروستێکی باش بەخێر بیت. دکتۆر سەرەتا بالەوە دەست پێکەین کورتێک لە کارەکانی سیمپۆزیۆمەکەمان بۆ بخەیتە ڕوو دواتریش باسی شێرپەنجە بکەین. بەڵێ ئەمە لە زانکۆ سەلاحەدین سنتەری توێژینەوە یەکێک لە کارەکانمان ئەوەیە کە ئەو کێشانەی لەناو کۆمەڵگا هەیە و فاکتەرانەی کە کۆمەڵگا لە پێشکەوتن
با بڵێن ڕدەگرێت ئەوەیە کە ئەو کێشانە ئێمە لە سنتەر لێکۆڵینەوەی بۆ بکەین جایەکێک لە کێشارە گەورەکان وەکو جەنابتان لە پێشەچێکە باستان کرد نەخۆشی شێرپەنجە یەکێکە لەو نەخۆشیانەی کە خەڵکێکی زۆر پێوەی دەناڵێنی لە کوردستان و لە عێراق سنتەری توێژینەوەی زانکۆ سەلاحەدین بە هەماهەنگی وەزارەتی خوێنی باڵا وەروە بە پارتنەرشپ لەگەڵ وەزارەتی تەندروستی و بەڕێبەرای تەندروستی هەولێر بڕیارماندا کە سیمپۆزیەمێکی گەورە بانکێشتی ئەو توێژەرانە بکەین کە لە کوردستان لە عێراقا کار دەکەن لەگەڵ توێژەرەکان و توێژینەوەکانی دەرەوە کۆیان بکەینەوە ڕەبتیان بکەین جۆرێک لە پرت دروستکەین لە نێوان توێژینەوەکانی ئێرە ئەوێ بتوانین بە شێوازێک ئەو توێژینەوانی کە لێرە دەکرێت بگاتە ئاستی ئەوەی کە لە دەرەوەی وڵات دەکرێت بۆ نمونە بۆ دۆزینەوەی دەرمان بێت بۆ شێرپەنجە بۆ داتا و پێشگیریکردن بێت بۆ دانانی پرۆتۆکۆلی خۆپاراستن بێت ئەوانە هەمووی بریتین لە بەرنمەکانی سیمپۆزیەمەکە کە بەیانی لە هوتێلی هەولێری نێودەوڵەتی بە سپۆنسەری میدیایی بە سوپاسەوە کورسان 24 بەڕێوە دەچێت. باڵێ دکتۆر شێرپەنجە چییە و چەند جۆری هەیە؟ شێرپەنجە خۆی یەکێکە لە نەخۆشیەکانی کە لە خۆمانەوە دروست دەبێت ئەوەیە کەچێک لە خانەکان بە شێوازێکی با بڵێن لەژێر کۆنتترۆلی جسمە لا ئەچێت کە لایدایتر بە میکانیزمی خۆی زیاد دەبێت کە زیاد بوو دەبێت بە گرەیەک و گرەیە دواتر لە بەشی نەخۆشەکە لە خواردن و لە ئۆکسسیجین و لە شەکر و لە هەموو ئەو شتانی نەخۆشەکە دەبات و دواتر گەشە دەستێنێت. لە کوردستانە دایگنۆسیس واتە با بڵێن سکرینینگ نییە ینی بە شێوازێک لە شێوازەکان خەڵک خۆی ناپشکنێت خەڵک سکرین بۆ خۆی ناکات لەخوا بە زیاد بێ لە کوردستانیستا کۆمەڵێک سنتەری ئەوە هەیە کە بتوانانی پاشەوە ئێمە چەند پرۆژەیەکمان دایە وەزارەتی تەندروستی و خوێنی باڵا و چەندین لە پرۆژەی چرۆ چەندین باسی لەوە کراکە دەبێت پێشگیری بکەین و خەڵک فێر بێت کە خۆی بپشکنێت سنتەری زۆر باش هەیە بە تایبەت بۆ ئافرەتان بۆ نمونە بۆ شێرپەنجەی سنگەکان و بەڵێ مامۆگرام هەیە و بەڕێبەرای تەندروستی هەولێر سنتەرێکی زۆر ئاکتیوی هەیە کە بە سوپاسەوە بە خۆڕایی سکرینینگ بۆ خەڵک دەکەن و دەتوانێت مەسەرەن خەڵک 6 مانگ جارێک خۆی بپشکنێ بۆی دوور بێت لە شێرپەنجە دووربوونیش چۆن ئێمە لە شێرپەنجە یەکێک لە شتە هەرە گرنگەکان دایمەن باز دەکەینەوەیە کە تا زوو دەستنیشانی بکەی چارەسەرکردنەکەی ئاسانە بەڵام تا تۆ زۆر خۆت ئیهمال بکەیت و بە دوای خۆتەوە نەبیت دواتر کاتێک کە پێی دەزانی لە ستەیجێکی زۆر پێشکەوتووەیتر ئەمەوە وای لێ دەکات چارەسەریشی قورس بێت. دکتۆر ببوورە من هەر لە درێژەی پرسیارەکە دیارە ترسی خۆپشکنین وا لە کەسەکە کات کە ئەترسێنەوە گرەیەکی هەبێ بۆیە خۆی ناپشکنێت چۆن کارێک ئەکرێت کە خەڵک شیار بکرێتەوە کە پشکنین بۆ خۆی بکە. ئەنجاوە پرۆگرامی وەزارەتی تەندروستی بوو لەگەڵ بابلە وەزارەتی خوێنی باڵا یەکێک لە ئامانجەکانەوەی کە ئێمە وشیاری بڵاوکەینەوە بتوانین بە یارمەتی ئەو وەکو باسم کرد پرۆژەی چرۆ بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە وشیارەیەک دروستکەین لای خەڵک کە باشتر وایە کە تۆ زووتر بزانی نەک درەنگتر پێی بزانی و وای لێبێت دواتر چارەسەری نەکرێت. ئەو وشیاریە بریتی دەبێت لە هەندێک لە حاڵەتەکان لە سلف ئینسپێکشن ینی خۆت بپشکنی دەتوانێت لە ماڵەوە خۆت بەتایبەت بۆ ئافرەتەکان پشکنین بۆ خۆیان بکەن ئەمە شتێکی ترسناک و ئەوتۆنیە زۆر بە ئاسانی دەتوانانی لە ماڵی خۆتا بیکەی. جیالەوە وەکو باسم کرد ئەو سنتەرانەی کە دانراوە بۆ پشکنین و بۆ سکرینینگ و خەڵکی تایبەت و زۆر با بڵێن ئەکادمیستی تێدایە کە بە ئاسانی دەتوانن شتەکانتان بۆ دەستنیشان بکەن. ئەو ترسەی کە لە شێرپەنجە هەیە بەو شێوازەی کە دەڵێن لەبەر ئەوەیە کە تۆ خۆت ئێمال کردووە ینی ترسەکە گەورەتر دەبێت چەند تۆ خۆت ئێمالتر بکەیت باشتر وایە کە زوو سەردان بکەن و زوو پشکنین بکەن بۆ خۆیان ئەو خەڵکی کە هەیە لە کوردستانە بۆی کەمتر ئەو ڕێژانەی مردن بەهۆی شێرپەنجەوە هین چونکە لە ساڵی پار 10% مردنەکان بە پێی ئامارەکانی ئێمە بەهۆی شێرپەنجە بوو ئەم ساڵ بووە بە 13%. ئاماری مردنەکان تۆزێک ناخۆشە بەڵام دەکرێت ئێمە پێشگیری لێ بکەین دەکرێتەوە کەمکەینەوە بۆ 2 3 و 4 ئەگەر بێت و ئەو گوشیاری و با بڵێن
ئەوێرنێسە بڵاوکەین لە ناو کۆمەڵ. دکتۆر شێرپەنجە تەمەنەکان نازانێ و ڕەکەزیش نازانێ، بەڵام بۆچی ڕۆژ لە دوای ڕۆژ توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات؟ هۆکارەکەی چییە؟ خۆی هۆکاری توشبوون بە شێرپەنجە زۆرن. بوو هەر لێرەوە لە کەناڵی ئێوە پێشی ساڵێک ئێمە پرۆگرام و پرۆژەیەکی گەورەمان با بڵێن گەڵاڵە کرد بۆ ئەوەی توێژینەوە لە هۆکارەکان بکەین. چکە لە کوردستان هۆکار جیایە، جا لە پیسبوونی ژینگە دەگریت، لە خواردن دەگریت، لە سترێسی خەڵکەکە یەکێک لە هۆکارەکان پار ساڵ ئێمە سیمپۆزیەمێکمان کرد. سترێس یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە شێرپەنجە. خەڵک دەبێت دڵی خۆش بێت و بووە کراوە بێت و سترێس نەگرێت، ینی چونکە بەڕاستی سترێسی خەڵکی ئێمە سترێسێکی زۆر توندە. ئەگەر لەو سترێسە دوورکەونەوە ژیانی خۆیان خۆش و باش بکەن، هەروە شێوازی ژیانکردنیشمان دکتۆر، شێوازی ژیانکردنمان لە ڕووی تەندروستی خواراک، ژینگە هەموو ئەمانە دووبارە لەگەڵ سترێسیەکەش واکات. دکتۆر من پارساڵ لە نەخۆشخانەی هیوا بە دوواداچوونێکمان کرد، پاکێجێکی مەیدانیمان کرد، لە ماوەی هەفتەیەکە 10 توشبوو بە شێرپەنجە تۆمار کرابوو. ئەم ئامارە بۆچی ئەوەنە زۆرە بۆ زیادی کردووە؟ هەر ئەو هۆکارانەی و چی دیکەش هەیە لەگەڵیان؟ خۆی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە تەشەنەیەکی زۆر نییە بە پێی ئەوەی ئیستا تۆمارکردن زیاترە. جاران مەسەلەن کاتێک کە شێرپەنجە یەکێک تووشی شێرپەنجە دەبووە بە ئاسانی تۆمارن دەکرێت، چونکە نەخۆشخانەی تایبەت هەیە، تۆماری تایبەتیش هەیە بە پێی ستاندەرە جیهانیەکان. بۆ نمونە کوردستان بە ئێران تۆ مقارنە بکە ئەوەندە زۆر نییە و ئەوەی کە بۆ ئێمە گرنگە بتوانین هۆکارەکانی دەستنیشانکەین بۆی ئەو تۆمارەمان زۆر نەبێت. هۆکارەکانیش ئەو سنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین نیستە بە لەگەڵ چەند توێژەرێکی زۆر بە توانایی جیهانی و ناوخۆیی خەریکی ئەوین کە ئێمە مەسحێکی کامل بۆ کوردستان بکەین و هەموو هۆکارەکان لە سەوزە و میوە، لە خواردن، لە ژینگە و پیسبوون، هەروەها لە سترێس و ئانر. ئەو ڕیکۆردە بەرەو زیادی دەڕوات لە بەرەوەی خەڵک ئێستا فێر بووە دەچێت خۆی ڕیکۆرد دەکات. جاران نەخۆشخانەی تایبەت نەبووە، شوێنی تایبەت نەبوو بۆ ڕیکۆرد، بەڵام هێشتاش ئەوە ڕیکۆردی ئەسڵی نییە، چونکە خەڵکێک هەیە کاتێک کە دەستنیشان دەکرێت ناتە نەخۆشخانە و سەفەری دەروی وڵات دەکات، جاروە ئەو ئامارە نەشێت زۆر دەقیق نین. بەڵام ئەوەی کە ئێمە دڵنیاین لەوە کە دەکرێت نەخۆشخانەکان زیاتر هەوڵی دەستنیشانکردنی زوو بدەن و وشیاری ڕێگریکردن بکەن لەوەی کە چارەسەری، چکە چارەسەری هەم پارەیەکی زۆری دەوێت و هەمیش چارەسەر لە کاتێک کە تۆ درەنگ دەستنیشانت کرد چارەسەرەکەشی زەحمەت. بەڵێ دکتۆر، لەگەڵ لە بەردەست نەبوونی داتای ورد و ئەو تۆمارانەی کە تۆماری بکات چەندێک خەڵک تووشی شێرپەنجە بووە، ئەمە چارەسەرکردنەکەی ئەستەم ناکات؟ چارەسەرکردنی قورس دەکات لەبەرەوەی تا داتای باشت هەبێت تۆ دەتوانی زیاتر لێکۆڵینەوە بکەی لە هۆکارەکان کە هۆکارەکانت زانی زووتر پێشگیری لێ دەکەی. داتای ڕۆبەستەوەی کە تۆ هەموو نەخۆشێک هەتا لە کلینیکە تایبەتەکان هەتاوانەی کە سەفەری دەرەوە وڵات دەکەن تۆ ڕیکۆردیان بکەیت و داتای کاملیان لێوەربگری. بە حکمی ئەوەی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی نانەکەری لە هەولێر و سنتەری شێرپەنجە لە نەخۆشخانەی ڕزگاری هەولێر وە لە دهۆکیش سنتەرێکی هەیە. بە سوپاس وەزیری تەندروستی ئیستا کانسەر کۆنتترۆل یونیتێکی داناوە کە هەموو ئەو داتانە کۆ دەکاتەوە بۆی ئێمە بتوانین لەسەر ئەو ژمارانە ئیش بکەین، چکە پێشووتر ژمارەکان سکاتەر بوون، بەڵێن هەر یەکە و لە شاری خۆی ڕیکۆردی دەکرد و هەماهەنگیەک نەبوو. ئێستا جەنابی وەزیری تەندروستی ئەو یونیتی داناوە کە لەگەڵ ئێمە بەشدارە لەو سیمپۆزیەمە، یەکێک لە کارەکانیەوەی کە ئێمە داتاکان کۆ بکەینەوە و ڕێکی بخینەوە بزانین لەسەر کام لاین زیاتر ئیش بکەین وەکو ئەوەی کە پێشگیری لێ بکەین یاخۆت بۆ چارەسەریش هەتا بگەڕین. باشە دکتۆر، بێگومانە سەر بینەران چاوەڕێ ئەوەن کە پێیان بڵێ چی بکەن بۆی خۆیان بپارێزن و ڕێنمایی تۆ چیە بۆیان؟ بەڵێ وەکو باسم کرد ئەوەی کە زۆر گرنگە لای من خەڵک سترێسی نەبێت، ینی خەڵک بانیان هەڵدەستێت بە خەم و خەفەتی دوێنێەوە نەبێت، یەکسەر وەکو ئیستا ڕۆژێکی خۆش و نوێ تێپەڕێنێت ئەوەی کە ڕۆشت ئەو سترێسە هەڵگرێت و لای بە. دووەم شێت خواردنی باش و وەرزشکردن یەکێکە لە هەرە کارایەکانی کە دوور دەخاتەوە لە شێرپەنجە و تەمەنیشت درێژ دەکات، چونکە ئەو ئۆکسسیجینەی لە وەرزش وەری دەگریت زۆربەی زۆری خانە خراپەکان لە ناو دەبات، بەتایبەت لە بەیانیان زۆر گەر بتوانانی وەرزش بکەیت و لە شوێنێکە دار و باری لێبێت.
سێم ئەوەیە کە تۆ زوو پشکنینی خۆت بکەیت زوو هیچی تێ ناچێت تا سنتەرێکی مەمۆگرام بچیت و لەگەڵ دکتۆرەکە دانیشی و تا عارفێکیش تقریبا ماوەی چەندێک 6 مانگ جارێک پێویستە بۆ ئافرەتەکان بە تایبەت پێویستە بۆ مناڵیش هەروایە بۆ مناڵ بە هەمان حاڵەتە بۆ مناڵ لە کوردستانە با بڵێن شێرپەنجەی خوێن تۆزێک کێشەیە ئەوەش زیاتر بۆ ماوەیە بەڵام ئەویش دیسان زوو فریای مناڵەکە بکەیت و خوێنی بۆ بگۆڕیت و مۆخی خوێنەکە بگۆڕی کە بە سوپاس وەستە لە نەخۆشخانەی نانەکەلی و لە هیوا ئەو شتیان هەیە دەتوانێت فریای مناڵەکەش بکەیت و توش نەبێت ئەوەی کە گرنگە تۆ ئاگاداری خۆت بیانی خۆت ئێمان نەکەی وەکو دەڵێن و لە سترێس دوورکەویتەوە خواردنی تەندروستت هەبێت و ژینگە و ئەوانەی خۆت بپارێزی هەموو جار دەڵێم کاتێکە لە ناو سیارە یەک دوگمەی بەسیتە کە هەوای دەرەوەت بۆ نایانێت هەرەوە داگرێتتر تەواو تۆ دوور دەکەویتەوە لە کۆمەڵێک هۆکاری شێرپەنجە. بەڵێ دکتۆر جەنابەت باسیەوەت کردوتت نەبوونی سترێس بەڵام ئێستا ئەوانەی کە توش بوون هەر بە بەردەوام سترێسێکیان هەیە سەتەرەکەتان کارێکی بۆەوە نەکردووە کە ئەوانەی کە توش بوونە لە ڕووی دەرونیەوە ئامادەکاریان بۆ بکرێت یاخود ئەو سترێسیان لەسەر کەمەوە بکرێت لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵیان لەگەڵەکەن جگە لە ڕووی دەرمان ئێمە پار توێژنەوەیەکمان کرد لەسەر ئەو نەخۆشانەی کە با بڵێن کە ئابا کە خەمۆکی دوای توشبوون بە شێرپەنجە دەبێت بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد نەخۆشیەکان بە تایبەت لە نەخۆشخانەی نانەکەلی هەولێر نەخۆشەکان وریان زۆر باشتر بوو لەو ئیندیکیشنانەی کە لە وڵاتانی ترا هەبوو وڵاتانی تر کاتێک کە با بڵێن توشبوویەکی شێرپەنجە هەیە فاکتەری خەمۆچی لەلایەن زۆر بەرزە بەڵام ئێمە کە توێژینەوەکەمان کرد بۆمان دەرکەوت کە خەمۆچی دوای توشبوون نییە بەڕاستی خەمۆچی ئێمە پێش توش بوون ینی سترێسی ئێمە پێش توش بوونە چونکە ئەو سترێسێ وا دەکات کە تۆ توش بووێنجە دواتر ئێمە بە حکمەوەی کۆمەلگایەکی بەستراویشین بە یەکتریەوە خزم و کەس و کار لە نەخۆشەکە دەئاڵێت و هەندەکات بەڵام هێشتا وشاری پێویستە چونکە یەک لە کەیسەکان مەڵانێک بوو کاتێککە چۆ بۆ مەکتەب و قژ و ئانەی نەمابوو ینی تۆزە تەعاملێکی ناخۆشیان لەگەڵ کردبوو ئەمە وشارکردنەوەی پێویستە ئەمە پرۆگرامێکمان هەیە ئینشاڵڵا لە مانگی 4 بەتەمەن لە هەموو قوتابخانە سەرەتاییەکان ئەو وشیاریە بدەین بە مناڵەکان کاتێک کە مناڵێکی نەخۆش دێتەمە شتێکی عجایب نییە کە قژی نەماوە و ئەوانە فێر بن نەخۆشی شێرپەنجە چۆنە و چۆن تەعاملی لەگەڵەکەن ئەوە یەکێک بوو لە سەبەبەکانی کە مثلەن بۆ مناڵان تۆزێک ناخۆش بەڵام ئەوەی کە گەورە بوو خەمۆچی دوای توشبوون بە ڕادەیەکی زۆر نەبوو چونکە بە حکمەوەی باوەڕیان بە خەستەخانەکە هەبوو باوەڕیان بە دکتۆر و دەرمانەکان هەبوو ئەو دکتۆرانی کە لە نانەکەلیش بوون بەڕاستی دکتۆری زۆر بە شێوازێک تەعامل لەگەڵ نەخۆش دەکەن کە نەخۆش هەز دەکات ئاگادارین و هەز دەکات احتیمامی پێ بێگومان دکتۆر سمپۆزیۆمەکە سبەی دەست پێەکان دەرەنجامی سمپۆزیۆمەکە چییە بێت هیچ ڕاستپاردەیەک هیچ پرۆژەیەکتان ئامادە بێت بۆی کە کاری پێ بکەن و هەم بتوانن وەک چارەسەرێک یاخود بۆ هەرچەنە لە ئێستا وەکو باسی کرد نەخۆشخانەی هیوا و نانەکەلیش بە شێوەیەکی باش پزیشکی باشی تیا بە تایبەت خەڵکی دەریشەوەیەت ڕێژەیەکی زۆر لە ناوچەکانی خواروی عێراقیشەوەیت ئێوە توان لە ڕێگەی ئەو سیمپۆزیۆمەوە چی بکەن و خزمەت بەو دوو نەخۆشخانەی و بە توشبوانی شێرپەنجەش بکات بەڵێ سیمپۆزیۆمەکە وەکو باسم کرد پێشی هەموو شتێک پردێک دروستکەین لە نێوان توێژەرەکانی ئێرە و دەرەوە بە سوپاسەوە هەردوو وەزیری خوێندی باڵا وەزیری تەندروستی بە خۆشحاڵیەوە بەشدارن و وتاریشیان تێدا دەبێت ئەوەی کە ئێمە ویستومانە بیکەین جیا لەوەی کە وەکو باسمان کرد هەموو پرۆگرامی ئەوێرنێس و پێشگیری و وشیارکردنەوە بۆ چارەسەریش ئێمە هەوڵ دەدەین کۆمەڵێک توێژەر لە سوئیسرا و لە ئێران و لە وڵاتانی کەندا و هاتوون باسی نوێترین با بڵێن تەکنۆلۆژیا دەکەن بۆ ڕێگیری بۆ دۆزینەوەی دەرمان بۆ شێرپەنجە و ئێمە کۆمەڵەیەکی توێژەران دروست کرا بە ناوی کوردۆکان ینی کوردۆکانسەر کە کۆمەڵێک توێژەری خۆماڵی تێدایە و دەکرێت ئەو پردە لە ڕێگە ئەو توێژەرانەی دەرەوە لەگەڵ توێژەرەکانی ئێرە دروستکەین بەوەی بتوانین لێرە چارەسەریش بۆ شێرپەنجە بدۆزینەوە چونکە لە هەر وڵاتێک شێرپەنجە بە شێوازێکە لە هەر نەخۆشێک بە شێوازێکە ئێمە ئەگەر بە حکمەوە لە سنتەری توێژینەوە ئێستا هەموو ئالێتەکانمان بەردەستە بە سوپاسەوە سەرۆکی زانکۆی پێشوو ئێستاش
زۆر پاڵپشتی ئەو بوارە دەکەن وەکو باسماکرێمە کێشەکانی کۆمەلگا دەبێت لە سنتەرەکانی توێژینەوە تحلیل بکرێت و گەڵاڵە بکرێت. بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆر کە میوانداری ئێمە قبول کرد و سپاس بۆ زانیارەکان. زۆر سپاس. لە ساڵێکدا 20,000 کەس بە شێرپەنجە گیانیان لە دەستداوە. پرۆفیسۆر کەمال بوزێت سەرۆکی دامەزراوەی گرەی شێرپەنجە لە نەخۆشخانەی مستەفا پاشا لە جەزایر بە میدیاکانی وڵاتەکەی ڕاگەیاندووە لە ساڵێکدا 20,000 کەس بەهۆی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە گیانیان لە دەستداوە. 50,000 حاڵەتی نوێی توشبوون بە شێرپەنجەش تۆمار کراون. سەرۆکی دامەزراوەی گرەی شێرپەنجە لە نەخۆشخانەی جەزایر ئاماژەی بۆش کردووە زیاتر لە 1500 کەس تەمەنی لە خوار 16 ساڵیەوە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. ڕاشی گەیاندووە تێچووی چارەسەرکردنی توشبوویەکی بە نەخۆشی شێرپەنجە 100,000 یۆرۆیە. بە واتایەکی دیکە هەر کەسێک توانای دارایی باش بێت چارەسەری دەبێت و ئەوانەی هەژارن دەمرن. بینەری ئەم ئین هاوسە بن. ئەو وێنانەی کە بینن پێم وابێ زیاتر پزیشکین بەڵام ڕێژەکە لە ئاستێکی زۆر بەرزایە. ئەوەی جێی مەترسیە بەڕاستی پزیشکان پسپۆڕان هەموو کات بە مەترسیەوە باسی شێرپەنجاکەن بەو هۆی کە هاوڵاتیان زیاتر ئاگادار بن لە پشکنین لە شێوازی ژیانکردنیان بۆ ئەوی کە دووچاری نەبنەوە لەبەرەوەی دووچاربوونەکەی ئەستەمە چارەساراکان زۆر گرانە هەرچەندە هەمیشە حکومەتی یاریمی کوردستان بەتایبەت وەزارەتی تەندروستی لە هەوڵی دابینکردنی هەموو ئەو دەرمانانەیە بۆ کە پێویست بووە بۆ نەخۆشانی شێرپەنجە و بێگومان هیوا و ئومێد ئەوە باشترین چارەسەرە بۆیە هەرگیز سترێز مەبن مێڵن ڕۆژەکەتان بە ناخۆشی بەڕێکەن بە ئومێدەوە بژین وزەتان هەبێت بۆی هیچ کات تووشی نەخۆشی و مەترسی ئەو نەخۆشیە درێژخانانە نەبن. بەڵێ شاری وەزازاتی لە مەراکیش خاوەنی گەورەترین ستۆدیۆی بەرهەمهێناری فیلمە لە ئەفریقا هەر بۆیەش بە هۆلیوودی ئەفریقا ناوبانگی دەرکردووە. زۆرینەی فیلمە بەناوبانگەکانی جیهان لەو ستۆدیۆدەدا بەرهەم دەهێنرێت و ئێستا ئەم ستۆدیۆیە بۆ تا جێگەی سەرنجی گەشتیارانی بیانی و سینەماکارانی جیهان. ئێرە شاری وەرەزازاتی مەغریبە ئەم شارە بەهۆی جوانبوونی ناوچە سروشتیەکانی بۆ وێنەگرتن و کەمبوونی تێچووی بەرهەمهێنانی فیلم و هاوکات کەمبوونی ڕێژەی باجەکان بۆ سەر سینەماکاران پێشچاوی دەرهێنەر و سینەماکارانی جیهان کەوتووە. یەکێک لە گەورەترین ستۆدیۆکانی بەرهەمهێنانی فیلم لەم شارەدا هەڵکەوتووە و زۆربەی زنجیرە فیلم و فیلمە ناودارەکانی جیهان وەکو گەیم ئۆف ثرۆنس و چەندانی دیکەش تێدا وێنە گیراوە بەمەش بووە تا جێگەی سەرنجی گەشتیاران. گەشتیاران کاتێک سەردانی ئێرە دەکەن زۆربیان حەز دەکەن سەردانی ئەو شوێنانە بکەن کە فیلم و زنجیرە فیلمە ناوەزەکانی جیهانی سینەما تێدا وێنەی گیراوە وەکو گەیم ئۆف ثرۆنس و کینگدام ئۆف هێڤین یاخود پرسیار لەبارەی ئەو فیلمانە دەکەن کە خەڵاتی ئۆسکار یاخود خەڵاتە نێودوڵاتیەکانیان وەرگرتووە و زۆر بەناوبانگن. من پێم وایە کە سینەما ڕۆڵێکی گرنگی لە زۆرکردنی ژماری گەشتیاران بۆ مەغریب هەبووە. کاتێک کە سینەماکاران دێنە ئێرە و دەست بەکار دەکەن ئەوە گەشتیارێکی زۆر بە مەبەستی بینیان لە نزیکەوە دێنە ئێرە و هەموو بازار و هوتێل و ڕێستۆرانتەکانمان جموجۆری تێدەکەوێت. ئەمەش لە ڕووی ئابووریەوە قازانج بە مەغریب دەگەێنێت. شاری وەرەزازاتی مەغریب لە 600 کیلۆمەتری شاری ڕیبات هەڵکەوتووە. ئەم شارە خاوەنی گەورەترین ستۆدیۆ بەرهەمهێنانی فیلمە لەسەر ئاستی ئەفریقادا بەمەژ بە هالیوودی ئەفریقیا ناوبانگی دەرکردووە و تاوەکو ئێستا زیاتر لە 50 فیلم و زنجیرە فیلمی ناوازە تێدا بەرهەم هاتووە کە زۆربەیان خاوەنی خەڵاتی نێودوڵەتی و ئۆسکارن. بە گوێرەی راپۆرتەکانی ناوەندی بەرهەمهێنانی فیلم لە مەغریب دروستکردنی فیلمی بیانی لە مەراکێش ساڵانە بابڕی 200 ملیۆن دۆلار داهاتی هەیە. دەنا فەرێقی کوردستان 24.
باخچەی زانکۆی مۆسکۆ زۆرتر لە وادی خۆی وەرزی بەهاری بانگشتی وڵاتەکەیەکات. شەپۆلی سەرماوسۆڵی زستانە بەناوبانگەکەی رووسیا وا ئەکات کە چاوەکان لە سپێتی بەفر و ڕەنگەماتەکانی سروش تێربن و ئارەزووی بینینی ڕەنگە ئاڵواڵاکانی بەهار بکەن. سۆڤانی هاوکارم ئەم ئینهاوسەی بۆ ئامادەکردوون بینەری بن. بەشداری لە فستیڤاڵی گۆڵ یەکێکە لەو فستیڤاڵانەی کە دڵ و دەروون ئارام دەکاتەوە. بەبینینی زیاتر لە 10,000 جۆر گوڵ کە سەرنجی سەردانکەرانی فستیڤاڵەکە ڕادەکێشێت چ لە ڕووی دیمەنی سەدان ڕەنگی سەرسوڕهێنەر و جۆرە دەگمەن و ناوازەکانی ئەو گوڵانە یاخود بۆنی خۆش و تایبەتی گوڵەکان کە هەمویان دەستیان داوەتە دەستی یەک بۆ ئەوەی نیگا و هەستەکان بۆ لای خۆیان ڕابکێشن. پێشکەوتنی تەکنەلۆژیا و زانست وای کردووە کە تەنانەت ئەو گوڵانەی کە کاتێکی زۆری پێویستە تاوەکو بڕوێت و دیمەنە جوانەکەی خۆی بنوێنێ بەهۆی ئەو پێشکەوتنە لە تاقیەکان بە چاندنی خانەی گوڵەکان لە زووترین کات و لە هەر وەرزێکی ساڵ دێتە بەرهەم و لێرە نمایش دەکرێت. هەوڵمانداوە ئەم دیمەنە جوان و سەرنجڕاکێشانە بۆ هاوڵاتیانمان بڕازێنینەوە بۆ ئەوەی چێژیری وەرگرن. پێشتر بۆ چاندنی هەندێک جۆری جیاواز لە گوڵ پێویست بوو چەند ساڵێک چاوەڕێ بکەین، بەڵام ئێستا خۆشبەختانە بەهۆی پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا لە تاقیەکەکان کەمتر لە چەند سەعاتێک جۆرەها گوڵ بەرهەم دەهێنرێت. جگە لە جوانی و سەرنجڕاکێشی دیمەنی گوڵەکان چەند جۆرێکیان ئەوەندە دەگمەنن کە نرخی زۆر گرانیان هەیە و نرخەکەیان بە ئەندازەی کڕینی ئۆتۆمبیلێکی ئاسایی یان خانوویەکی بچووکە. سۆڤانەگەر پارە و هەبێت ئەی بە گوڵێکی ئەویان سارێکی جوانی پێکڕی. ئاخر کاتێکیش من ئینهاوسەکەم ئامادا کرد سەرنجم بێ سەر ئەوەی کاڵە پارەی هەندێک لە گوڵەکان یعنی یەک گوڵ پارەی سیارەیەکی بچکۆلەیە خانوویەکی بچکۆلانی من گوڵێک بکڕم بە دیاری شۆگانیشم هەتا سیسە بێتەوە پارەی خانوویەکیشم پێدا بێت یان بەڵام ئەوەی تر ئارەزووە هەندێک کەس ئەو ئارەزووی بەوا تێر دەبێت کە گوڵێکی ئاها گرانبەها بکرێت و ئەوەش لە یاد نەکەین کە گوڵی تۆلیب و ئۆرکید یەکێکن لەو گوڵانەی کە لەناو ئەم پێشەنگایە هەن یاخود ئەم فستیڤاڵەکە ئەکەن ئەو دوو جۆرە گوڵی تایە کە گرانترینی بۆنەکانیش لەو دوو جۆرە گوڵا بەرهەمەهێنرێت. بەڵێ چەندین ڕاوچی ڕۆژانە بژێوی ژیانیان لەسەر ڕاوی ماسی لە بەنداوی دەربەنیخان دابین دەکەن. هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەتیش دەڵێت سەرباری کەمەندامیم 28 ساڵە خەریکی ڕاوەماسیم لە دەریاچەی دەربەنیخان بەڵام کەمبوونەوەی ماسی وای کردووە بە زەحمەت بەشی بژێوی ژیانی ڕۆژانەمان ماسی. هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەتە سەرباری ئەوەی دەستێکی نییە بەڵام 28 ساڵە لە نێو بەنداوی دەربەندیخان بژێوی ژیانی بەڕاوەماسی پەیدا دەکات بەڵام چەند ساڵێکە کەمبوونەوەی ماسی لە نێو ئەم بەنداوە بژێوی ژیانی ئەمیشی وەکو دەیان ڕاوچی دیکە قورس کردووە. 28 ساڵە ڕاوە لەم بەحرە بژێوی ژیانەکەش ئەوان نییە پێی بژی نەوەڵا ڕۆژی وایە 10,000 و 15,000 ئاوای یعنی بای بە لەمەوانێ بای 2 ملیۆن تۆ ڕەسیێنێ هەتاوەکو مەنعەوێ قەرزاری تۆڕەکەش ئاوایە بەحرە وڵای ئێمە داواکاریمان ئەوەسە پەنجەماسی تێکە ساڵانە پەنجەماسی تێکە. ڕۆژانە دەیان هاوڵاتی دەربەندیخان و دەوروبەری بە مەبەستی پەیداکردنی بژێوی ژیانیان ڕۆژەکانیان بە ڕاوەماسی بەسەر دەبەن. زۆربوونی ژمارەی ڕاوچەکان و کەمبوونەوەی ڕێژەی ماسی وای کردووە چەندین ڕۆژ ڕاوچەکان بەدەست بەتاڵی و ماندووبوونەوە بگەڕێنەوە ماڵەوە. ئێمە وەکو ئەم ڕاوچانەی دەربەنیخان حتا بگرە تا شارە زووریش ئەچێتە بۆ حەوزەی شارە زوور کۆمەڵێک خەڵکی زۆر
بژێوی ژیانیان لەسەر ئەم بەحرەیە ماسیەکە زۆر کەم بۆ تۆ داوا لە حکوومەتەکەین پەنجە ماسی تێکە هەموو ساڵێک لەم ڕاوچیانە زەلامی وایە بە 3 ڕۆژ ماسیەک ناگرێت ینی ماسیە تۆ کیلۆی 3 ڕۆژ هەفتە جا کیلۆی 7,000 کیلۆی بە 7,000 فرۆشن جاری وایە کەمتریش و ڕاوچی وایە هەفتەی ماسیەکش ناگری ئەو ماسیانەی لە نێو ئەم بەنداوەدا ڕاو دەکرێن بریتین لە جۆرەکانی سلڤەر و سوورە و کوڵڵە و بزە و گەرای کشتتوکاڵی و ڕقە و مشارە کە بوونەتە سەرچاوەی بژێوی ژیانی دەیان خێزانی دەربەندی خان و دەوروبەری هەرێم جاف کوردستان 24 دەربەندی خان. من بە بینینی ئەم پاکێجە کە باس لە ڕاوماسیە کات ئەوم بیرکەوتەوە ناسیاوێکی من باسیەوەی بۆ کردنتی ڕۆشتوینە بۆ سەیران و لەگەڵ کۆمەڵی هاوڕێ برادرە ئەوان وتیانە باچین ماسی بگرین وتی میش لە ئاوەکە ترساوم نەچوومەتە ناو ئاوەکە وتم من هەر لێرە بم هەتاوەکو ئێوە ئەگەڕێنەوە من لێرە ئەبم لەم قەراغانە ماسیە وتی تۆزە چوومەتە خوارتر سەیرەکەم لەوێ ماسی هەیە وتی بەرزاییەکە بوو لە دوای بەرزایەکە و ماسی هەبوو منیش ماسیم دەستم کرد بە ماسیگرتن ئەوەی پێنەچوو ماسێکی گەورە دوای ئەوە 3-4 دقیقتر ماسیتر دوێوانی شاتنەوە بە 2 ماسی بچکۆلە کە سەریان کردم وتیان ئەوە چیوتم ئەلەو خوارەوە من ماسیم گرتی دانە لە کوڕەکەوتی ئەوە چی کردەوە حەوزی ماڵی خاڵی منە لەوێ ماسی بەخێو ئەکات یعنی وەکو ئینەکی چۆن حەوزی ماسی خەڵک لەوێ ماسی گرتووە. ئەو پاکێجە دوو شتی خستە ڕوو یەکەم خاوەن پێداویستێکی تایبەت کە هەمیشە زۆر لە کەسانی ئاسایی زیاتر هەوڵێن بژێوی ژیانیان پیا بکەن و خاوەن بەهرەی تایبەتن ئەوە جگە لەوەش هۆکاری نەمانی ماسی ئاماژەی پێ نەدرا پێم وا بە یەکێک لە هۆکارەکان پیسبوونی ژینگەیە بە تایبەت ئەو ژینگە ئاویە و بە تایبەتیش دەربەندی خان بەهۆی بوونی زیاتر لە 4,000 کارگەی پیشەسازی لە هەرێمی کوردستان ئەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ پیسبوون و کەمبوونەوەی زۆر ڕێژەی ماسیش بەڵێ ساڵانە بەهۆی جگەرە کێشان 8 ملیۆن کەس لە جیهان لەدەست دەدەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردەوە ساڵانە بەهۆی جگەرە کێشان 8 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهان گیان لەدەست دەدات. ڕێکخراوەکە ئاماژەی بۆەوە کردووە نیوەی کەسانی ئالوودەبوو بە جۆرەکانی تووتن بەهۆی کێشان و بەکارهێنانی تووتن گیان لەدەست دەدەن. بەپێی ئامارەکان زیاتر لە 1,100 کەس لە جیهان جگەرە دەکێشن و لە 180 کەسانی جگەرەکێش لە وڵاتانە کە داهاتیان کەمە لە ڕووی ئابوووریەوە هەژارن. هەڵبەت لە ماوەی ڕابردووشدا وەزارەتی گواستنەوەگەاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد بە قەدەغەکردنی جگەرە کێشان لە ناو هۆکارەکانی گواستنەوە وەک تەکسی پاس هەموو ئەو هۆکارانی کە هاوڵاتیان ڕۆژانە بۆ گواستنەوە بەکارێنن بڕیاردرا بە قەدەغەکردنی جگەرە کێشان لە ناو ئەو بۆ هەڵبەت بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان و کەمبوونی ئەو ڕێژە مەترسیێش بەڵێ بڕی پێم وابێت 10,000 دیناریشیان وەکو سزا دانابوو بۆ کەسانی کە لە ناو هۆکانی گواستنەوە جگەرە دەکێشن. ئەمڕۆ ئەو بەرگە و بابەتانی کە بۆمان ئامادە کردبوون لە ڕۆژباشی ئەمڕۆ پێشکەشمان کردن و هیوادارین کە بەرگە و بابەتەکانتان بەدڵ ببێت و چەند خولەکێکی دیکە بۆ بتونی هەواڵەکانتان پێشکەش دەکەن. بەڵام بیرتان نەچێ ڕۆژەکەتان پڕ وز دەبێت و بە ئومێدەوە بەڕێکن. Thank you.